لە قاوەخانەی ڕۆشنبیری کفریم ئەو جێگایی کە هەم شوێنی ڕاهێنان و فێربوونی یاریزانانی شەترەنجە و ئەمڕۆ دەستپێکردنی پاڵەوانەتیەک لەسەر ئاستی کفری بەڕێوە دەچێت کە بۆ ماوەی 2 ڕۆژ دەخایەنێت لە سەر ئاستی تەمەنە جیاوازەکانە دیارە شەترەنج بۆ خۆی مێژوویکی دوور و درێژی هەیە و گرنگی زۆری پێدراوە لە کفری یاریزانی ئاست بەرز تێدا هەڵکەوتووە و بەشداری پاڵەوانەتەکانی کردووە لەسەر ئاستی هەرێمی کوردستان و عێراق و دەرەوەش. من بۆ قسەکردن لەسەر پاڵەوانەتەکە دەمەوێت یاریزانی شەترەنج عەبدولقادر وەرگرم. دەمەوێت باس لەسەرەوە بکەین. سەرەتا ئەگەر کورتەیەک لەسەر مێژووی شەترەنج لە کفریاوە گرنگیدان پێی چییە؟ باینتان باش بەنی بینەران باش. بەڕاستی شەترەنج لە کفریە مێژووی کۆنی هەیە و یاریزانی باشمانش هەیە، شکر بخوا لەسەر ئاستی کورسان و لەسەر ئاستی عێراقیش یاریزان باشمان هەیە. تەنانەت ئێمە ساڵی نەوەتەکانیش تەنانەت لەو کاتووە یاریزانمان هەیە کە ئاستی چوارەمی هێناوە لەسەر ئاستی کورسان و ئەم یاریشە یاریەکی کۆنە خۆی گرنگێکی باشی پێدراوە لە کفری. ئەتوانە بڵێم ئێمە وەکو گروپی شەترەنج ساڵانە خولیەکەین و خولی فێربوونەکەینەوە بۆ لاوان و گەنجان، چونکم ئەمە یاریێکی فکریە و ئەتوانم بڵێم بیری کەس فراوانەکە ئاستی ئەوەی کاکە بیرکردنەوەی لەسەر بیرکردنەوە بەردەوام بێ و ئارامی بەخۆی بگرێ گرنگی پێدەین و یاریکی باشە. دەمەوێت ئەوە بپرسن ئەمڕۆ پاڵەوانەتەکە دەست پێکا دوای سەعاتدا چەند یاریزانتیایە بەشدارە بێت و لەسەر ئاستی کفری هەوڵەکانتان چییە بۆ ئەوەی بەردەوام بن و کاری باشتر بە تایبەتی لە یاری شەترەنجا بە یاریزانان و یاریزانی باشتر پێ بگەێنن؟ بەڵێ ئەمڕۆ پاڵەوانەتێکمان کردوێتەوە لەسەر ئاستی شاری کفریە. ئەم پاڵەوانەتە سپۆنسەری تەمان لایەنی بەڕێز قایمقامەتی قەزای کفریەوە کراوە. ئێمە شوکو گروپی شەترەنجی کفری بە سەرپەرشتی ئەو پاڵەوانەتەکەین. ئەم پاڵەوانەتە کە 16 یاریزان لە خۆی ئەگرێ و کۆمەڵە یاریزانی باشی تێ. ئەم یاریزانی لە هەمویان توانیانە لەسەر جەم پاڵەوانەتەکان لەسەر ئاستی کورسان لە پاڵەوانەتەکان بەشداریەکەن و بۆ ئەوەتانێک زیرەگی و توانای یاریزانەکان خۆمان دەروخین و یاریزانش حتمما بە پاڵەوانتی بەشداریکردنی لە پاڵەوانتی ئاستی زیاتر دەرەکەوێت و ئاستی بەرەو پێشتر ئەڕات، چی لە ناو شاری خۆیان بێ یان لە دەرەوەی شار بێت ئاستی باشتر بەرەو پێشە چییە. بە شێوەی گشتی وەرزش چەندین جۆر یاری هەیە. شەترەنج تایبەتمەندیەکەی چیەوە؟ زیرەکی دەرخستنی توانای ئەو تاکە لە تەمەنە جیاوازەکانەوە ئایا ئەو زۆر جار باس لەوە کرێت ئەو کەسانی کە یاریزانی شەترەنجن لە زۆر بوارە بە تایبەتی زانستی و بیرکاریە زیاتر زیرەکن؟ دەستخۆش پرسیارێکی جوانە. وەکو باسم کرد شەترەنج تایبەتمەندی خۆی هەیە. شەترەنجێکێکە لەو یارانەی کە توانای بیرکردنەوە یعنی فراوانەکە. ئێمە بە تایبەت زۆر جا هەوڵمانداوە کە شەترەنج بینە چۆن بێژی لە سنووری قوتابخانەکان و لەوانەوە دەست پێ بکەین بۆ ئەوەی کەسەکان یعنی بە تایبەت مناڵان بتوانن بیرکردنەوەی باشتر بکەن، بتوانن فێری ئەو بن کە ئارام بگرن یان فێری بڕیاردانیانەکە. ئەم تایبەتمەندیە لە هەمووی لە شەترەنجا هەیە. شەترەنجێکی بۆ خۆی لەو یارانەی کە پێویستی وە شوێنێکی ینی گونجاو و دوور لە ژاوەژا و ئەوانە هەیە و هیچێکە لەو یارانەی کە مێشک یعنی بە تایبەت زۆر جار تازبووک تازەکردنەوەیەکە بۆ مێشک ئارامی بە کەسەکانە باشە. خۆش بێ کاقادر. بەڵێ میهرەبان من دێمەوە لای تۆ دیارە لە ئێستادا ئامادەکاریەکرێت بۆ دەستپێکردنی پاڵەوانێتیەکە لە کفریکە یاری شەترەنجە. ئەم پاڵەوانێتیە بۆ ماوەی 2 ڕۆژ بەردەوام دەبێت و ئامانجی سەرکیلیان ئەوەیە کە توانای یاریزانەکان ئاسیان بەرزتر بێت و بتوانن لە داهاتووە بۆ ئەوەی لە پاڵەوانتی زیاتر لەسەر ئاستی هەرێمی کوردستان و عێراق بەشداری بکەن.